بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەش دەکرێت. لارکیۆکن سڵاوی ئێمەتان لێبێ با سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی ئەم ئێوارەیە ئێوارەی سلێمانیتان پێشکەشەکەین بە میوانداری بەڕێز کاک ئایر فەلەکی. سەرەتا چینە ناوبڕێک و دەگەڕێنە وڵاتان. بەرهەمەکانی دۆلفینسی خوانەکانتان بەتامتر دەکات. دووبارە سڵاوتان لێبێ. پێش ناوبڕەکە ئاماژەمان بەوە کرد کە بەڕێز کاک ئایر فەلەکی ئەمڕۆ میوانە لامان. کاک ئایر بەخێربێیت. زۆر سپاس بۆیەوە بۆم دەرفەتەش. سپاس بۆ تۆش. وەکو پێشتر بەوە ناسراوی کە لە بواری فەلەکیە کارت کرد، بەڵام بەرنامەی ئەمڕۆمان زۆر جیاوازترە بێ لە بواری ئابووری قسەمان بۆکەی. بەڵام پێشەوەی بڕۆینە سەر بابەتە سەرێکەکەی بەرنامە کە لەسەر ئابووری قسە ئەکەین. پێمان خۆشە بزانین نازناوی فەلەکی چۆن هەڵگرت و ئەم نازناوە گەڕێتەوە بۆکەی. بەڵێ لە ڕاستیە ئینسان یەک خولیا و ئاواتی نییە، سەیری زۆربەی خەڵکەکانی دنیا بکە، سەرکردەکانی دنیا بکە، لەگەڵ ئەوەی کە خۆی کارێکی هەیە. بۆ نمونە یەکێکیان ئابووری ناسە، لەگەڵ ئابووری ناسیەکەیە حەزی لە بوارێکی تر هەیە. من تۆزێک تەماحم لە زانیاری هەیە، یعنی حەزەکەم هەموو شتێک بزانم. هەر لە مناڵیشەوە وابووم، ئێم بە دوای شتا گەڕاوین، حەزمان کردووە وەختی خۆی هین هەبووە، با بڵین ڕعایا علمی هەبوو، ئاچین بۆ ڕعایا علمیەکە بەشداری خولەکانمانە کرد. ئەوە وەختی خۆی ئەگەر بیرم بێتەوە لە هەولێر خولی ئەستێرەناسی هەبوو، خولی فڕۆکەوانی هەبوو، هەر لە ڕعایا علمیەکانە. هەتا وەکوێ ئەم دوایانەش مابووە، بەڵامی تر بەداخەوە ڕعایا علمیەکان نەمان. اینجا لەگەڵ ئەوەی کە بۆ نمونە من خۆم حەزم لە فەلەک بوو، ڕاستە پێشتر خەریکی کەسابەتی خۆم بووم، لە دواییە وەکو حەز و کولیایەک لەگەڵ بواری فەلەک ناسەکە حەزم چووە سەر بواری ئابووری و تر اختصاسەکەشم هەر داراییە. خۆی دوو کایی زۆر جیاوازن، هەم ئابووریەکە هەم فەلەکیەکە. چۆن ئەم دوانە لە کاک ئایرە یەکەگرێتەوە، کامیان زیاتر لا خۆشەویستە؟ بەڵێ جاران ئەیانوت ئەبێ خەڵک اختصاسێکی هەبێت، لە اختصاسەکەی زۆر شارەزا بێ. ئێستاش ئەم بیرۆکەیە هەرماوە، ئەگەر کەسێک اختصاسێکی هەبێت لە یەک شتا زۆر شارەزا بێ، کەسێکی زۆر سەرکەوتووە بێ، بڕۆ لای پزیشکەکان سێرەکەی هەر یەکە و لە شتێکە شارەزان. بەڵام ئێستا بۆ ئەو کەسانی کە بیانەوێت داهێنەر بن، جاران بیرۆکەیەکە بوو ئەو سەبع صنایع والبەختە زایە. ئێستا بەعەکسەوە ئەڵێ ئەوەی کە سەبع صنایع ئەتوانێت گەورەترین داهێنان بکات. ئەگەر بۆ نمونە کەسێک تەنها فیزیا بزانێ، ئەمە تەنها فیزیا زانێ، بەڵام ئەگەر کیمیاشی لەگەڵا بزانێ، ئەتوانێت ئەم دوو زانستە لە یەک بات و شتێکی لێ دروست کات، لە هەموو شتێک بابەتێک بزانێ. ئێمە لە ڕابردووە ئەگەر بە مەدرسەکانی اقتصادیە بینەوە سیرەکەین، ئابووری هەر ئابووریەک بۆ تەواو. بەڵام لە ساڵی 1973 بەدواوە کە مەجموعەی ئۆپیک ویستیان نەوت لە ئەمریکا بگرنەوە، نەوتیان گران کرد و ئەمریکایان تووشی قەیران کرد. لە دوای ئەوە زانستێک سەری هەڵا پێوترێ پێشبینیکارانی ئابووری. پێشبینیکارانی ئابووری ئێستا لە دنیا بەڕێوابن. ئەو دنیایی کە ئێمە ئەیبینین، ئەوان دایان ناوە لە داهاتوە دۆلار بەرەو چەنەچێت، چی ئەکەن، جەنگەکان لە کوێ ڕوئەیات، کام حیزبە پێشەخەن، کام حیزبە دواخەن. ئەمانە هەمویان ئێستا هەموو دنیا کەوتۆتە دەست پێشبینیکارانی ئابووری. پێشبینیکارانی ئابووری
پشت بۆ هەموو شتێکە بن یعنی لەوانەیە تۆ خەیاڵە بۆ ئەوە نەچێ کە پشت بۆ پێشببینی ئەستێرەکانە بن پێشببینی سوود لە ناسا وەرەگرن سوود لە پێشکەوتنەکانی دنیا وەرەگرن وە سوودیش لەوە وەرەگرن بۆ نمونە خەڵک لە داهاتووە ئێستا پێویستیان بە ئاوە چۆن بتوانن کۆنتترۆلی ئاوی خواردنەوە بکەن بۆ 100 ساڵی داهاتوو بۆیە هەتاوەکوونێ لەمە دووە بۆ ئێمە هەتاوەکوونێ ئینسان زانیاری زیاتر بێت ئەتوانێت داهێنانی زیاتر کە وە فکری بۆ داهاتوو فراوانە بێت سەیری ئەو کەسانە بکە بۆ نمونە کەسێک مامۆستایەکە دەرسێکی بیرکاری ئەڵێتەوە یان هەچ شتێکتر ئەڵێتەوە ئەگەر لەگەڵ اختصاسەکەی خۆیان شتێکی تر بزانێ ئەو کەسەی کە وەختی خۆی بە مناڵی مۆسیقا فێر بووە یان هەوڵە ئێستا مۆسیقا فێر بێ مێشکی ئەکرێتەوە بۆ شتەکانی تریژ یارمەتی هەیە واتە ئینسان ئەگەر هەر یەک کار بکات لی بێتاقەتە بێ بەڵام ئەگەر چەند هیوایەتێکی تری هەبێت بۆ نمونە ئیسە من کە زۆر بێتاقەت بم لە جاتیەوەی کە خەڵک حەزی لە سەفەر و هەنێک شتی ترە من حەزم لەوە مەلەوانیە لەگەڵەوەشە یەکێک لە هیوایەتەکانم مەلەوانیە یەکێک لە هیوایەتەکانم نووسینە خوێندنەوەیە ئینسانە بێ ئاوا خۆی بتوانێت فرەلایەن بکات من تەسەوەرەکەم مێشکیشی ئێسراحەتە بێ ینی ئەوە نەخەم بەم دنیاە ناخوا ئەو دنیایی کە بەردەوام دانیشی بیری لێ بکەیتەوە خەمێکە بۆ هێنێ زۆر ڕاستەوە ینی ئێستا کاک ئایر هەردوو کارەکەی خۆشەوێت هەموو کارەکانم خۆشەوێت مەلاوانیشم خۆشەوێت زۆرم حەزلێتی زۆر باشە وەڵام مەلەوانی وەرزشێکی هەر زۆر یەکێکە لە وەرزشە باشەکان هەچەنە بەداخەوە لە ئێستاە زۆر شوێنێکی وانییە بە بڵین بەبوونی ئەم نەخۆشیەوە پیاو ناوێرێت زۆر بچێتە ناو مەسبەحەکانەوە یان لە چەند ئینسان تۆزە خۆی پارێزێ باشتر زۆر ڕاستە کاگەر تا چەند گریمانە فەلێکیەکان ڕاست دەرەچن تا چەند ئەو گریمانانی کەوتوتە ڕاست دەرچوون یان بەڕێی خۆت بەڵێ ئەو کەسەی کە پێشببینی ئەکا پشت باس هەنێک سەرچاوە بەستەیە لە ڕاستیە یەک نمونەی ڕابردوت بۆ بگەڕمەوە یەکێک لە پێشببینی کارەکان بەیانی هەڵەسێ لە بەغا وەختی خۆی لە کۆنا ئەڵێ ڕەشەبایەکم بینی لەگەڵ خۆیان کە لە خەڵکی ئەیە سەری ئەپەڕی تکایە خۆتان بگرنەوە ئاگاتان لە خۆتان بێت بۆ ئەوەی کە ئەم ڕەشەبایەکە هات و خەڵکەکان ملیان لێ بێتەوە من ئەمەم بینیوە ئێوە المهم خەڵکەکە ئەترسێت ماوەیەکی زۆر ترس لە خەڵکە بڵاوە بێتەوە کابرای پێشببینی کارەکە لە ناوە بن کە ئیتر ئەم پێشببینە نایەتە نابێشتیوە نابێ پاش چەند ساڵێکی تر 10 ساڵی پێچێ لە دوای ئەوە لەشکری مەخۆلەکانیان کە ئەمەنە زۆرن تەپ و تۆز بۆ ناوە هەڵەسێن و شمشێریان پێ لە هەچ کەسێکیان سەری بەو ناوەکەوێ اینجا بیریان لەواکەوێتەوە یعنی هەندێک پێشببینی هەبووە لە ڕابردووە زۆر وەکو خۆی ڕوویاوە بەڵام 20 زەبت لەو کاتا ڕووینەوە ینی کاتەکەی فەرقی کردووە یعنی هەموو پێشببینیەک لە دنیاە کە ئەکرێ لە ئێستاە بێتە دی من پێشببینەکەم لە بۆ ئێستا بێ بەڵام ئەکرێت چەند ساڵێکیش دواب بکەوێ بەڵام ئەم پێشببینیە گرنگ ئەوەیە بێتە دی بۆ هەندێکیشان هەر نایەتە دیخۆ شەر نییە هەموو چونکەڵێ هیچ کەسێک داهات و نازانێ خوانە بێ خی گەورەی زانێشتەکان بەڵام ئێمە ئەتوانین بۆ نمونە لە نێوانی دوو ئەگەراین بڵین سبێنێ ئەکرێ هەور بێ ئەکرێ باران بێ لەم دوانە خۆهەرێکیانێتە دی بەڵام ئەو کەسەی کە پێشببینی ئەکات ئەبێ ئەگەر بۆ پێشببینی وە دە ڕۆژکات ئەبێ لە نوۆیانە بێتە دی چونکە ئەم کەسە با بڵین ئەزمونێکی لەگەڵ پێشببینەکانە بەکارهێناوە یاخود ئەزمموی کردووە وەختی خۆی هەر کەسەری ئاسمانیان کردو ئەگەر سوور وایە نیشانەیەکی هەبوو شین وایە نیشان ینی ئەگەر سوور وایە و خراپە ئەم بارانە شومە بڵێ هەموو شتێکیان بەستۆتەوە بۆی کە تەنانەت بووکیان هێناوە ئەگەر لەو ڕۆژە بووکەکە شتێکی خراپ بووە یان و ئەمە سەری شومە ینی عقلەتی خەڵک لەو کاتە چۆن هاتووە ئێستش هەندێک شتی کللتوری خراپی ئێمە هەیە خۆ لە ناومانایە ئێستش لە هەچ کەسێک پرسە بڵێ ئەوە تۆ وەزع چۆن ئەڵێ کەمەکەی وەزع یعنی بەڕاستی زۆر ناشکرە خەڵکی کوردستانی ئێمە لەم وەزعی ئێستاە هی ئەوە نی ئەو خەمباری پێوە دیار بێت تا ئێستش خەڵکی ئێمە باشن یعنی تا ئێستا وەکو ئەوی لێ نهاتووە تۆ سەیری وڵاتێکی وەکو فلیپین کرێکارێکیان بەیانی سعات 6 ئەچێتە سەر کار 6 ئێوارەیەتەوە لە ژوورێکایە
بە تەلبەن گیراوە پێکەنێ دڵی خۆشە. ئێمە خەڵک هەمووی سیارەی پێ و ماڵی خۆش و خێزانی هێو لە هیچی کەم نییە، بەردەوام بێتاقەتە بێزارە، ئەچێتە ئەو دەشتە لەو سەیرانە ئەو دەشت و دەرەخۆشە معدل خەمێکی ئەو خەمەی کە لە ماڵەوە هەیەی بردوێتی بۆ ئەوێ، یعنی ناتوانێت زاڵ بێ بەسەر عینەکانی خۆیان. ئەمەش کللتورە ئەوە لە بیدایەتەوە لە مناڵیەوە ئێمە مناڵەکانمان تووشی کێشە و شتەکانی ژیان نەکەین، بۆیە سیرەکەی ئەو خەمە تەنان بچێتە سەر مانگ بچێتە خۆشترین جێگا بچێتە هەر شوێنێکی دنیا. کوردی ئەوروپا بۆچی لەگەڵ ئەوروپیەکانە ڕانایەن؟ ئەمان خەمێکیان پێ ئەو خەمە هەردانانێن هەر لی نابێتەوە یەتەوە هەر بۆ ئێرە لەوێەوە تۆ لە ژیانێکی تری بۆ خۆت دروستکە ئەو هەموو بەڵێ بەڵێ ڕاستەکە ئێمە وامان لێ هاتووە ینی نەمانتوانیەوە بەس گرەوەکە و کەسەی باتەوە کە زاڵ بێ بەسەر خۆیان خەمەکانی دنیا ئەهیمال کات، چونکە تۆ تا خەم بخۆیت مێشک زیاتر بچووکە بێتەوە، زیاتر تووشی زەهایمەر هەنێک نەخۆشی یەتە پێشەوە. بۆیە هەمیشە ئەوە نییە ئەڵێ گەشتبینەکان بەردەوام لە کۆتاییە گرەوی ژیانە بنەوە. زۆر ڕاستە. بابینە سەر بابەتی سەرەکی پرۆگرامەکەمان کە وەکو پێشتر ئاماژەم پێکرد کە ئابوووریە کە بەڕێزیشتان وەکو ڕاوشکاری ئابووری ئەمڕۆ میوانن لەلامان باسی کارکردن ئەەکەین. کەسێک کە تازە کارێک وەرئەگرێ ئەو ترس و دڵڕاوکیانە چییە کە لەلای تاکێک دروست ئەبێ لە کاتی وەرگرتنی کارێکی تازەیە خۆچوون بۆ ئەوەی کارێکی تازە وەربگرێت؟ بەڵێ هەچ کەسێک کە بێوێ کارێ بکات ئەبێت دووشت بزانێت، چونکە بە دوو مەرحەلا تێپەڕێ. مەرحەلەی یەکەمیان پێش بڕیاردانە، مەرحەلەی دووەمیان دوای بڕیاردانە. مەرحەلەی یەکەمیان ئەبێ ئەوە بزانێت هەموو کەسێکی سەرکەوتوو لە دنیاە چەند جارێک شکستی هێناوە، اینجا توانیوەتی سەرکەوتن بەدەست بێنێت. هیچ کەسێک نەبووە یەکەم هەنگاو لەگەڵ یا بە ئاسانی بێتە پێشەوە و وەکو ئینگلیزی شەڵێ یەکەم هەنگاوەکان هەمیشە قورسن. ئەو کەسەی کە تووشی ئەوە نەبووە با بڵێن ڕیجەکشنێکی زۆر وەرگێت واتە ڕەفزێکی زۆر وەرگێ لە ژیان، ئەم کەسە بە ئاسانی ڕانایە لەگەڵ ئەوەی کە پێ بنێ بەسەر نوشستەکانی خۆیان. ئەگەر وات لێ هات لە نوشستە چێژ وەرگری، ئینسانە بێت لە هەموو کارێکات چێژ وەرگێ کە هەوڵی خۆت بە کەم تەرخەمی تیامەکە پلاندی بیدامەنێ بڵێ مەڵێ من ئەگەر ئەوەم بۆ نەکرا وەڵا ئەکشێمەوە یا ئەو ئەکەم پێش حەدەست مەکەوە بڵێ من ئەوە ئەەکەم و ئەبێ بڕیار بەم لەسەری بیکەم. دووهەمین شت بۆ سەرکەوتنی هەموو کارێک کاڵچەر زۆر مهمە، زانست زانیاری کۆکردنەوەی زانست. تۆ ئیشێکەکەیت بۆ نمونە کەسێک ئێوێ دوکانێک دانێ لەفە بفرۆشێ، دوکان زۆرە لەم ناو شاری سلێمانی هەولێر و ئەوانەیە، تۆ کە ئەچی سەیری دوکانەکەکەی ئەم دوکانەی کە تۆ ئەتەوێ هیچ ڕێگەیەکی تیانە سیارە لێ بۆستەیە. ئەمە شوێنێکی باشنی ئیمڕۆ وای لێ هاتووە تۆ حەج دوکانێ بکەیتەوە ئەبێ حسابی ئەوە بکەیت کە شوێنی سیاری هەبێت، یعنی ئەبێ حسابی ئەوە بکەیت ئەم دوکانە چەند پێویستی لە چەند دائیرەوە نزیکە یا بۆ نمونە لە چەند شوێنەوە نزیکە خەڵک چۆن یەت جادەیەکی قەرەباڵغە قەرەباڵغ نیە ئەبێ پلانێکی بۆ دانی. بەڵام پێش ئەوەی کە تۆ بیر لەوە بکەیتەوە یەکەم جار تو ئەبێ پرۆژەکە لە ناخی خۆتا دروستکەی، نەک تەنها بیر لەوە بکەیتەوە وەڵا ئەو دوکانە باشەوە لەوێ کەس نەیگرتووە ئاچینەی گرین و یەڵا دەسەکەین بە لەفە دروستکردن یا بۆ نمونە چەرەسی تیافرۆشین چەرەسیش بفرۆشی ئەگەر شوێنەکە باڵی شوێنی وەستانی سیارەی نەبێ خەڵکێکی زۆری پیانە ڕوە هیچ ئیسوادەی نابێ. بەڵام هەنێک شتیش هەیە بۆ نمونە خەڵکێکەچێت لەسەری ئەزمر دوکانێکە کاتەوە، لەسەری ئەزمڕا یان لە سەری گۆیژە ئەمە خەڵکێک بۆ خۆشی خۆی ئەچێت سەردانێکی ئەوەیەکە، ئەمە دوکانێکە لەوێ هەچی چۆنێک بێت معقول نییە کابرا بچێت بۆ نمونە لەوێ جل بفرۆشێ، ئەبێ بچێ شتێکی خواردن بفرۆشێ، ئەبێ بیر لەو شتان ینی تۆ ئەبێ زانیا بڵێ ئەبێ تۆ فۆکسکەیتە سەر کاڵچەری ئەو شوێنە و ئەبێ با بڵین شتەکانی خۆت بناسی. دووهەمین شت لە ئێمە بەداخەوە لای ئێمە زۆر زۆر ئەبێ ئاگامان لەوە بێت چواردەور چیەڵێ ئەکاکە تۆ حەقت چیە چواردەور چیەڵێ وەڵا پێمەڵێن کابرا دوکانی کردوێتەوە کاکە دوکاناری بۆ عیبە، یعنی ئەبێ یەکێک لە قسەکانی جاکما کە زۆر بەلایەوە مهمە ئەڵێ
ئیگنۆر لیتڵمەواتە خەڵکی بچووک ئێمالکە خەڵکی بچووک مەبەسی لەوە نیخواانە خواستە باڵای بچوو لە شتێک خەڵکی عقل بچووک ئەوانن کە تۆ هەچ ڕۆژەیەکەکەیتەوە یا هەش شتێکەڵی هەچ قسێکەکەی ئەوڵێ ئەی لەوە ئەوە چییە؟ جا ئەوە تۆ بەو کوڕی فلان کەسی ئەو دوو ئیشە بۆکەی یان تۆ بۆ نمونە مۆزەفێکی موچەت هەیە بۆ ئەو ئیشاکەی یان هەزار قسە ئەکا بۆ نمونە لەوانەیە بڵێ جا ئەو فیتەری جلی پیسە بێ بۆ ئیشەکەی ئێکاکە خۆ فیتەریش یەکێکە لە ئیشە هەرە زۆر باشەکان و هوەری خۆی تایە ڕێزی خۆی تایە هەموو ئیشێک پیرۆزە هەموو ئیشێک بەشی خۆی ئەوە ئەگەر بتوانێت ماڵ و مناڵ بەخێو کات یاخود هیچ نەبێلەوەی کە حەزت بۆی هەبێ بە تەکید حەزیشت بۆی نەبێ بەڵام لە وردە وردە زۆر جار کەس هەبووە بە زۆر نردوانە بۆ ئیشێک بەڵام لە دواییە حەزی کەوتۆتە سەر ئیشەکە و ئێستا داهێنانی گەورەی تیا کردووە لە ڕووی سایکۆلۆژیەوە خەڵک چۆن خۆی ئامادە بکە بۆ کار وەکوی کە ئاماژە و پێکرد کە خەڵکەکە ئەڵێن بۆ نمونە ئەمەکەی ئیشە ئەمەکەی دوکانە ئەمەکەی شوێنە ینی خاوەنکار چۆن خۆی ئامادە بکە بۆ ئەم قسانە بەڵێ ئەمە وتمان پێش ئەوەی کە ئێمە لیتڵمان ئیحمالکەین واتە خەڵکە بچووکەکان ئیحمالکەین ئەوانەی کە مێشکیان بچووکە تۆ ئەبێ هەنگاو بەسەر ئەوەی ئەوانە بنیت لە هەموو کارێکە تۆ حسابی ئەوە بکە کار ململانەیە کار ململانەیە هەندێک جار ململانەیە بۆیەتە پێشەوە بۆ نمونە تۆ ئیشێکەکەی سەرکەوتووە بەڵام ئەبێ حسابی ئەوەکەی ئەگەر کەسێک هاتە تەنیشتەوە دوکانێکی کردەوە وەکو تۆ شەربەتی فرۆشت و تۆ ئەبێ حسابی ئەوە بکەی ئەگەر لە ماوەی ساڵێکا پێش ئەوەی کەسێک بێت ململانەی تۆ بکات تۆ ئەبێ پێشتر حسابی ئەوەت کردبێ کە چی ئەەکەیت چۆن بەرهەمەکەی خۆت پێشەکەی چۆن ساخیەکەیتەوە ینی زۆر کەس هەیە بۆ نمونە دوکانێکی شەربەتی هەیە لە چەند شوێنێکی تریشە هەر بەرهەمەکانی ئەفرۆشێ یەکێک لە با بڵین کارە زانستیەکانی فرۆشتن یاخود زانستی دارایی ئەوەیە کە ئەڵێتەوە بێت تەرکیز خەیتە سەر کوالیتی نەک سایز واتە هەتا تۆ کوالیتی شتەکانت باش بێ و جوان بێ و ڕێک و پێک بێت بەداخەوە سەیری هەولێر کە سەیری سلێمانی کە لەم ماوەیە لیژنەکانی قایم قامێتە بینی ئەم هەموو شتە پیسە لە ناو ئەم مەطعەمە ڕاقیانە هەیە بەداخەوە تۆ لە جاتی ئەوەی کە ئێستا ئەگەر ئەوە نەبووایە خەڵک زیاتر ئەچوو ڕەمەزانە ئەچووە دەرەوە بەڵام ئەم شتانە کە پیشانە درێ ئێستا من خۆمام لێ هاتووە شتەکانی ماڵەوەم پێ باشترە وەک لەوەی دەرەوە چونکە تۆ هاچی چۆنێک بێت ئەڵێ ئەمە ئەم پیسیە ئەوەی بەڵام بەدا یعنی ئەگەر ئەوان بۆ نمونە ئەو مەتامانی کە با بڵێنی ئینێکی وایان هەیە کەس متمانیان هەیە تۆ متمانیان پێەکەی سەیری کە ئەگەر بچی 2 ساعتیش دانیشی بەلاتەوە شتێکی ئاساییە چونکە لە پاچی و لە کوالیتیەکەی ڕازیت بۆیە گرنگ نییە بۆ بواری ئابووری تۆ چەند ڕاستە خۆی لە کۆتاییە گرنگە بەڵام لە سەرەتاوە گرنگ نییە تۆ چەند بفرۆشی گرنگ ئەوەیە وا لە خەڵکەکە بکەی بە کوالیتەکەی تۆ ڕازی بن بە خزمەتەکە ڕازی بن ینی بۆ نمونە ئەڵێ ئەگەر تۆ ناتوانانی پێ بکەنیت پێکەنی نازانی دوکان دامنێ ئەبێ ئەو کەسەی کە با بڵین کاری بازرگانیەکە پێکەنینێکی جوانی لەگەڵا بێ ڕێزی خەڵک بگرێت جاری جاران لە سلێمانی نازانم ئەگەر بیرە بێیاننا لە هیچ دوکانێکا تۆ بۆت نەبووشت بکڕیت و بۆی بەریتەوە ئەدەوە لە هەموو دنیا شتیوانیە تا مانگێکیش تۆ لە هەر شوێنێکی دنیاشت کڕی ئەتوانی بەدڵە نەبێ بۆی بەریتەوە چونکە ئەگەر ئەو ڕێزی گرتی و شتەکەی بۆ گۆڕیت تۆ دڵنیا بیجارێکی تر چوی شتێکە کڕی ئەو بۆتە گۆڕێتەوە و لەو کەش زۆر ناخۆشە جاری وایە تۆ شتێک کڕی بەدڵێن یە لە ماڵەوە تۆ یان هەچ کەسێکی تر بێ ئەتوانی بەکارت نهێناوە ئەتوانی بیگۆڕی ڕاستە و حەقی خۆیەتی تۆ بەکارهێنا گۆڕینی تیامەکە بەڵام ئەمەش پێوترێ سێرڤیسێکی باش بۆ خەڵکەکە خۆی هەموو ئیشێکیش لە ئەوڵا هەنێشت کە ئیشت کە تازە بێ لەلای خەڵک یەکەم جار قبول ناکرێت بەڵام وردە وردە بە پێی کات سێرەکی خەڵکی تریش هەمان ئیشی تۆکەنەوە لەبەرەوە جێگیرە بە ئیشەکە و ئەچێتە دڵی خەڵکەوە یەکێکی تر لەو شتانی کە ئێمە لە دڵی خۆمانە کە بۆ کار هەمانە
بەداخەوە تاکی کورد ماوەیەکی زۆرە ینی لە دوای ئینفازەکەەوە زیاتر وای لێ هاتووە کە هەچ ئیشێکەکە ئێوێ پێی دەوڵەمەند بێ بە ماوەیەکی کورت ئەمە لە هیچ شوێنێکی دنیایانە بەڕاستی تۆ بتەوێ ئیشێ بکەیت و بە ماوەیەکی کورت و بتەقیتەوە و ئیتر پێش هەموو ئەوانی خۆت بیتەوە ئیلا لە یەک کاتە مەگەر تۆ داهێنانێ بکەیت ئەجینا ناکرێتەوە بیر لەوە بکەیتەوە بڵێ من لە ماوەی ساڵێکە ئەبێ ئەمەنەم دەستکەوێت ئەمە لە کاتێکە ئەبێت تۆ بڵێ من ئەمێ لە ماوەی ساڵێکە ئەوم دەستکەوێت کە پرۆژەیەکی زۆر گەورەتری بۆ ئامادە بکەیت و پشتیوانێکی زیاترت هەبێ بۆی من لە چاپێکەوتنەکانی ڕابردوو شاباسی ئەوم کردووە ئێستا تۆ ئەتوانی ئیش بکەیت و هیچیش پارت پێ نەبێ هیچ پارەیەک لە گیرفانتان نەبێ ئەتوانی ئیش بکەیت بۆ نمونە من پرسیاریان لێکردم لە خولەکانە وتیان چۆن ئێمە پارەمان پێ نیە ئەمان ناوی ئیشکەین دەی فەرموو بۆمان بدۆزەرەوە وتم وەرە بە شتێکی ترکەین لە ئێستاە خەڵک پێویستی ئەو کاتە خەڵک زۆر پێویستی بە فیلتەری ئاو بوو چوینە لەگەڵ کۆمپانیایەکە هەمویانم برد خوێندکارەکان با بڵین ئەوانی کە هاتن وتم وەرە ئێوە هیچتان پێ نییە ئەمان فیلتەری ئاوە فرۆشن فیلتەری ئاوەکە کە ئایفرۆشن تۆ بگەڕێ بۆی ئەم بفرۆشە هیچیشی پێ نییە بەس ڕستمێ بگرە وەکو ماندوو بێت ئەم زانیاری لێوەرگرن فیلتەرەکە چۆن ئیشەکە و بە چەنە و بە کۆتایی چەنیە بڕۆ بە ناو کۆڵانەکانە بگەڕێ لە درگا بە بڵێ ئەمە وایە 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 ڕێککەوتن باتە کۆنتاکتێکم بۆ دروستکردن کە هەر فیلتەرێک بفرۆشن 25 دلاری بۆ خۆیان بێت زۆر باشە ئێکەواتە ئەم ئیستە ئیشەکات بڕواب کە هەنێکیان هەبوو ڕۆژی 4یانە فرۆش 5یانە فرۆش $100 زۆر زۆرە بۆ ئەم ڕۆژە تۆ هیچیشە پێ نەبێ یعنی بەداخەو خەڵکی ئێمە ئێستا هەمووی ناڵم بەڵام هەنێکەیە کە مەکتەبەوە کە یەکسەر ئەوێت تاعین بە یەکسەر ئەوێ ببێ بە مۆچەخۆر چی بکرێ بۆ ئەوەی کە خەڵک بیر لەوە نەکاتەوە یعنی ئەتیماد لەسەر خۆی بکات کاری تایبەت بە خۆی دابنێت وەک ئەوەی ساوە کارێکە بە تایبەت بە خۆیە بە ئیشێکی زۆر زۆر باشە بوو هەر یەکسەر هەوڵی ئەوە بێ بە مۆچەخۆر بەڵێ وەکو ئەم نمونەی کە باسمان کرد ئەم کەسە ئەگەر بێت و لەسەر ئیشەکەی بەردەوام بێت لە پاش ماوەیەک پارەی دەسەکەوێت کە ئەم پارەی دەستکەوت ئەتوانی بیکاتەوە بە شتێکی تر بۆ نمونە لە شوێنێکا شتێکی پێدانێ لەگەڵ یەکێکی تر لە شتانی کە ئێمە تا ئێستا بیرمان لێ نەکردوێتەوە و بەداخەوە هەنێک فریزیا دەستەواژەی کوردی کۆنمان هەیە لە مێشکماناماوەتەوە زۆر خراپە و زەرمان لێات تا ئێستا کەس لە کووردا بڕوای بە شەریکی نییە ئەزانی یعنی یەکێک لەو شتانەی کە زۆر لە ئێستا لە دنیاە خەڵکەکانی بەرەو سەرکەوتنی گەورە بردووە ئەوەیە کاری بە کۆمەڵ کاری گروپ کاری شەریکی تۆ دوکانێکدانی هەموو ئیلا ئەبێ پشتت بەوە قایم بێت ئەمە هەمووی خۆت بیت یان کەسی خۆت بێ یان خێزانەکەی خۆت بێخۆ هەیە ئەوە شتێکی ئاساییە بەڵام جاری وا هەیە ئەمە کافی تۆ نایە تۆ پێویستە بە وەستایەکی باش هەیە پێویستە بەوە هەیە کە بیر لەواکەینەوە بۆ ئەگەر داهاتەکەی وەز بۆ خۆمان داهاتەکەی بوو بۆ خۆمان بێ بەڵام بیر لەوە ناکەینەوە تۆ کەسێکی شارەزات لەگەڵا بێ بەتەکید ئەوە تو هێت بێتە دەنوان یعنی دوو فکر باشترە لە فکرێک ئەوە زۆر باشە ینی زۆر ئاساییە بۆ نمونە تۆ سێ چوار هاوڕێ ئەبینی لەو سەرجادەیە هەموو ئێوارێک لە شوێنێک ئاوەستاون و بە مۆبایلەکانیانەوە مەشغوڵ و ئیشیان نییە لە جاتی ئەم ئەوەی کە بۆ نمونە بیر لەواکەیتەوە تۆ ئەم شەو چی پۆستکەیت و چینەکەی وەرن پێکەوە کۆبوونەوەی بکەن لە نەبێنی خۆیانە بە بزانین چ کارێ بکەین فکرێ ئەگەر باسەکە باسی کار بێ فکری باشە بۆیەت بەڵام گرنگ ئەوەیە وەکو وتمان بێکاری دوو جۆری هەیە جۆرێکیان ئەوەیە کە بێکارە و ناشەوێ کار بکات پێویستی پێی نییە یان تەمەڵە یان کەسێکی هەیە ڕۆژانەکەی ئەیاتێ وەک هەندێکیش هەیە پێویستیان بەکارە بەڕاستی بێکارن بەڵام بە دوای کارە ئاگەڕێن و ئەگەر کاریان دەستکەوێت ئەیکەن ئێمە سوود لەو کەسانە ئەبینین کە مەبەستیان کارکردن بێ ئەوەشی کە مەبەستی کارکردن بێ جاری وا هەیە بۆ نمونە ئێستا خانمە ناسم مانگی 100,000 بە حەقی تەکسیەکە کە ئەیبا بۆ سەر کارەکەی ئەیهێنێتەوە خۆی 200,000 هەیە بەڵام مەجبورە لە هاتوچۆکەش بێجگەلەوەی کە هاتوچۆکە بۆ ئەو پارێکی زۆری لێ ئەبات و پارێکی زۆر کەمی بۆ ئەمێنێتەوە
بەڵام 35 خاڵی زۆر گرنگ هەیە کە بۆ ئافرەتان ئەبێ کار بکەن. ئەفوکگەر پێش ئەوە بچینە لای ئەوە پرسیارێکی ترمەیە کە بۆ ئابووری سەربەخۆیکەین پێش ئەوە حەزەکەم پرسیارەکە لێ بکەم و دوای ئەوە چینە لای راپۆرتێ بەڵام با پرسیارەکە لێ بکەم وەڵامی ئەو پرسیارە وەرگرم. ئەم هەموو باسی کە باسمان کرد هەمووی بۆ بەدەستکەوتنی ئابووریە هەموو بەدەستکەوتنی پارەیە کە زۆرێکمان بگرێ هەمومان بۆ ئەوە کارەکەین کە بڕێک پارەمان دەستکە و ژیانی خۆمانی پێبڕێ بکەین کە ئەوە حەقێکی مەشروعی هەموو کەسێکە کە کارێکەکە بڕێ پارە وەرەگرێ. چی بکرێت کە ئەم پارەیە بۆ خۆشببختی بەکاربێت لە کۆنەوە وتراوە لای خۆمان کە کاسەی پڕ ئاشتی ماڵە. چۆن بکرێت کە ئەم بڕەپارەی کە بۆ نمونە من بڕێپارە پێیا ئەەکەم ئەی بەمە ماڵەوە هاوسەرەکەم بە هەماشیوە بڕێپارە ماگانە پێیاکای هێنێتە ماڵەوە. چۆن بکرێت کە ئەم بڕێپارەیە بەڕێگەیەکی ئاشتیانە داینین بۆ خۆشببختی بۆ ژیان بۆ خۆمان. بەڵێ وەختی خۆی ئەمە لە با بڵین لە بەریتانیا شتێکی وا هەبوو کەوتیان خەڵکەکان پێویستیان بەوە هەیە کە بزانن چۆن پارەکانیان لە خۆشیەکانی خۆیان ناسەرف بکەن. خۆشی و ئارەزوو لای هەچ کەسێک بۆ کەسێکی تر ئەگۆڕێت بەڵام لە هەمویانە کۆک بوون لەسەر ئەوەی کە بالفعل ئەو کەسەی کە سەفەرە کات سەفەرکردن ئارەزوویەکی خۆشە و بۆ خەڵکان بەسوودە و بیریشانە گۆڕێت و ئەو کۆمپانیایانەی کە ئیجازەیان ئەیە بە خەڵکەکانیان سەفەر بکەن بەرهەمیان زیاترە بۆ چونکە ئەگەر شاگردێک یان مۆزەفێک یا بەردەوام ئیش کات وردەوردە لە تاقەی کەمە بێتەوە بەڵام کاتێک کە قاڵی خۆشیەکانی خۆیەتی و ئیسراحەتێکەکە و هێزێکەکە و ئەگەڕێتەوە سەرکارەکەی هێزێکی تازەی پێە بڵێ بە هێزێکی تازە و بە بیرۆکێکی تازە لەوانەیە وەکوی لە یەکێک لە خاڵەکانی فۆیڵە هاتووە تۆ پێویستە بەردەوام گوێ لە مۆزەفەکانی خۆت بگری پێیان بڵێ بۆ نمونە یەکێک لە مۆزەفەکان پرۆژەیەکی هەیە یاخود پێشنیارێکی هەیە لەواچێ ئەمە ببێت بەهۆی خاڵی دەستپێکردنی بەشێکی تری کۆمپانیاکە یاخود ئەو فەرمانگەیە. زۆر باشە. راپۆرتەکەمان لەسەر ئەوەیە کە پارە بۆچی ئاوە بە گرانس دەست ئەەکەوێ بەڵام زۆر بە ئاسانی سەرف ئەکرێ با سەرێکی راپۆرتەکە ئەکەین و دوایی ڕێی تۆش لەسەر ئەو بابەتە وەرەگرین. زۆر باشە. ئەم کاتت باش ئەم کاتەی تۆش باش بە قوربان تۆ وەکو کاسبێک کە لێرە ئیشەکەیت تا چەند بە ئاسانی پارە دێتە دەست تا چەند هیلاگری و پارەی دێتە دەستە پارێکی باشە بەشی ڕۆژانەی خۆت دەکات وەڵی یانی باشە بەس ئەوە نییە وەکو جاران نییە جاران باشتر بوو ئیش باشتر بوو ئێستا ئیش هەر نەماوە یعنی ئەو بازاران نییە بەینی حکومەوەی دۆلار بەرزە نییە بازار نییە بازار زۆر گزە ئەو پارەی کە دێتە دەستت تا چەند بە ئاسانی سەرفە بێ ینی بازار گران ئەتوانێت ئەو پارێ بەشت کە وەڵی شت زۆر گران بووە هەموو شتێک گران بووە ئەو پارەی کە دەستەکە لێراوی هەمووی سەرفەکەیتەوە یانیەوە نییە پاشەکەوت نییە کۆیکەیتەوە پارەی کە دەستت دەکەوێت دابەشێکی بەسەر مانگەکەیە بۆی بتوانانی شتێکیش پاشەکەوت بکەیت وەڵی بە ڕۆژانە ڕۆژی وایە من 30,000 دەستەکە ڕۆژی وایە 40,000 دەستەکە هەموو ئێمە بەهێنم بەشت مەسرەفی ماڵەوە قورسە مەسرەفی ماڵیشەوە قورسەکانە کەواتە تۆ ناتوانانی بەرنمەیەک بۆ ئەو پارەی دانی کە دەست دەکەوێت نەوەڵا بەرنمەیەکی دانم هەرەوەی بەشی خۆماکات و سەرفیەکەم وتەوە هەرەوەی بەڕێستان موچە خۆرن من بەڵێ ئەو موچەی کێتە دەستان تا چەند بەشی ئەو مانگەتانە کە ئەتوانن بەرنمەیەکی ژانی خۆتانی پێدا بنێ خۆی ڕاستی ئەگە بتەوێت لەسەر موچە قسە بکەی هەچ موچە خۆرێک ئەوێ پلانێکی تایبەتی بەخۆی هەبێت کە تۆ ئەتەوێت ئەو پارەی کە هەتە سەرفی بکەی بە پلانێک سەرفی بکە بۆی بەشی هەموو ماڵەکەت بکە و دابەشی کە بەسەر ماڵەکەتە بۆ منە چەندە پێداویستی خۆتە و چەندێکیشی پاشەکەوتە ئەگەر بۆ بیکەیت ئەتوانی پاشەکەوتەکەشی لێڵگریت و مەسرەفی ڕۆژانی خۆشتی تا بکەیت ئەنی ئەگەڕێتەوە سەر پلانی خۆت گرانی بازار تا چەند کاری لە پلانی ئێوە کردوانی ئەو پلانەی کە داتانەوە پێشووتر لە ئێستا بازار تۆزە گرانی بەخۆی بنی و پلانەکانی تێکداون وەڵا بەهۆی کە دۆلار گران بۆ بەرز بۆتەوە و موچەش ئەتوانین بڵین وەکو خۆیەتی هەتاوەکو ڕادێگەوە ئەزانین کە لە سابیستوێکی لێبڕاوە بەڵام ئەگەر ئێمە بە پێی پلان ئیش بکەین و ئەو پێداویستیانی کە هەمانە زیایە لێمان بانی کڕین
هەنێشت هەیە کە تۆ زیایە لێت یعنی لە خۆڕا ئەیکڕیت با نەیکردین با ئێمە ئەو مەسروفەی هەمانە کەمتری بکەینەوە بۆیە بەشی مانکەمان کات بەپێی ئەوە ئەتوانێت بەشت بکات بەڵام ئەکەوێت و سەر کەسەکە خۆی هەیە خۆی زیان مەسرفەکە ئەوەمان هەر هەیە بەڵام هەیە ڕێزم بۆ تۆ زۆر ڕەزی لە هیچی سەرف ناکە هەنێکیشەیە بەپێی پلانە ڕوە لە کامیانی زۆر ڕەزیلی یا سەرفەکەی یا مامناوەندی وەڵاهی من زیاتر زۆر سەرفەکەم ئەجا خۆزانی ئافرەدای من حەزی لە جلوبەرگ و خۆڕازانە ئەوشتانی هەمووی یا بۆ شتانە سوپاس مەمنون و موچە خۆرێک تا چەند بەرنامەت بۆ ژیانی خۆتدانا و ئەو داهاتێک هەیەتە دەستت بەسەرمانکەدا بەشیکی سپاس دەکەم وەڵام من وەکو موچەخۆرێ هەموو ژیانمم کردووە بە بەرنامە لەبەرەوەی خۆتانزان قەیرانی داراییە ئەگەر بە بەرنامە و بەپل ئەگەر قەیرانیش نەبێت ئەگەر کەسێکی سەرمایه‌دارێکی زۆر بەناوبانگیش بیت سەرمایەکی زۆری شێبێت دەخلێکی زۆر باشی شێبێت پێویستە تۆ بە بەرنامە ئەو خەرجیەکانی ڕۆژانت بەڕێ بکەیت لەبەرەوەی ئەگەر بە بەرنامە نەبێ هەڵپڕژاویەک پەرت و بڵاویەک بەدەخلەکەتەوە دیارە بۆ نمونە ئەگەر تۆ 30 ڕۆژ جارێک موچەیەک وەرەگری بڕەپارەیەک وەرەگری ئەگەر بە بەرنامە سەرفی نەکەی لە دەڕۆژی یەکەمە هیچت پێ نامێنێ ئەگەر پارەکە دەخلەکە زۆریش بێ لەبەرەوە پێویستە هەموو کەسێک بە بەرنامە خەرجیەکانی ڕۆژانەی و مانگانی خۆی بەڕێ بکات بۆ نمونە خەرجی خواردنت جیاب بکەرەوەوانێ ئەو پێداویستیانی کەوەکو جلوبەرێک وەکو شەخص پێویستە جیای بکەرەوە ئەوانەی بۆ ماڵەوە پێویستە جیای بکەرەوە ئەوانەی بۆ مناڵەکانتە یان کەس و کارتە یان هەر شتێکی ترە تەنانەت ئەوەش جیاب بکەرەوە کە تۆ ئەڕۆیت دیارەک ئەبیت بۆ کەسێک چونکە ئەگەر ئەمانە جیانێکی توانێت پەرتۆپڵاوی هەڵپڕژاویەک بە دەخل و بە داهاتی تۆ دیارە ئێوەکو موچە خۆرێک گرانی بازار تا چەند تەسیری لە پلانەکانی ئێوە کردو تا چەند گۆڕانکاری بەسەر پلانەکانی ئێوە داهێنەوە وەڵا زۆر تەسیری کردووە لەبەرەوەی تۆ من لە 3 مانگی پێشوە دەخلێکم دیاری کردووە بۆ 30 ڕۆژ بەڵام بە بۆنەی بەرزبوونەوەی دۆلار لە بازارە و نرخی شتومەک لە بازارە ئەو دەخلێک کە دیاریم کردووە پێویستە زیادی بکەم ئەگەر زیادی نەکەم ناتوان پێداویستیەکان دابین بکەم لەبەرەوەی ئەگەر ئەو مەبلەغی دیاریم کردووە پێداویستیەکانم پڕ ناکاتەوانێ لەبەرەوەی شتەکان نرخ چۆتە سەریان بەرز بۆتەوانێ لە بچووکترین شتۆ بیگرێت تا گەورەترین شت 1000 دینار بۆ 500 دینار بۆ 2000 دینار چۆتە سەری ئەمە ژوا لە منەکە پێویستە من دەخلەکەم زیاد بکەم بۆی بتوانم پێداویستیەکانی ئەو مانگەم بە باشی پڕ بکەمەوانێ لەبەرەوە کاریگەریەکی زۆری هەیە نەک لەسەر موچە خۆران لەسەر تەواوی کاسبکاران و تەواوی دانیشتوانی کۆمەڵگە دووبارە سڵاوتان لێبێ بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەردەوامە بین کاک ئایر ڕاوبۆچوونت چی بوو لەسەر وتەکانی ئەو بەڕێزانە و پێشم خۆشە بزانم چۆن بتوانین ئیدارەی گیرفانمان بکەین بەپێی ئەو موچەیە بەپێی ئەو بەڕەپاری کە وەری ئەگرین بەڵێ ماوەی چەند ساڵێکی ڕابردوو کە دۆلار لە 180 بۆ 125 چەسپی بوو خەڵکەکان ئەیانتوانی بە شێوەیەکی باش خۆیان لەگەڵ مەسرفی ئەو کاتەیە ڕابێنن موچەش باشتر بوو ئەو کاتە و 30 ڕۆژ جارێک لە لێبڕین نەبوو موچەکە باشتر بوو وەک لە ئێستا بەڵێ بەڵام ئێستا کە دۆلار بەرز بووتەوە تۆ شتەکان بۆ نمونە ئەگەر دۆشاوێک بە 250 گرانتر بکڕی سەیری شتەکانی ترکە هەر یەکە و ئەگەر 250 چوو بێتە سەر تۆ لە موچەکەت هەموو مانگەکە 100,000 ڕوا پێشی نازانی هەر زۆر بەلاتەوە کەمە و ئاساییە بەڵام لە کۆتاییە 100,000 نزیکەی 70-80 دلارەکە ئەمە زۆرە ئەبێت چی بکەی ئەبێ هەندێک لەو شتانی کە تۆ پێویستت نییە کەمی کەیتەوە یەکێک لە با بڵین ڕستە ئابوووریەکان ئەڵێ کە تۆ ئەو شتانە ئەکریت پێویستت نییە ڕۆژێکە بێ ئەو شتانە بفرۆشی کە پێویستە ئەبێت تۆ بەردەوام ئاگات لەوە بێ یعنی من یەکێک لە دیمانە تەلەڤیزۆنیەکان زۆر دڵخۆشی کردم ئەوەی جانکافێ بوو دەغیلێکی داناوە بۆ مناڵەکەی هەموو ڕۆژە پاری تێ کردووە لە دوایی یا کۆشکێکی کردوێتەوە بە دەغیلەی مناڵەکەی یعنی ئەگەر ئێمە فێر ببین هەموو مانگێک ئەو موچەی کە وەری ئەگرینیا و پارەی دەستمانەکەوێ شتێکی کەمیش بێ لی دانین بۆ نمونە 25,000 خۆ هیچ نییە ئینسان کە ئاچێتە دەرەوە جاری وا هەیە بۆ ناخواردنێکی خۆی یا خێزانەکەی پێکەوە 25,000 50,000 سەرفەکەن ئەگەر مانگانە شتێکی واش بێت
ئەوشی هەرتەیەکەوێت ینی تۆ لە بەری ئیشەکەی کارەکەی بەڵام ئەو چوونە دەروانەشی هەرتی هەر بەرامبەر بەوە ئەو 50,000 کە ئی بەوە 50,000 دانێ لە شوێنێکا بڵێ ئەمە با بمێنێتەوە دڵنیا بە ڕۆژێک شتێک گێتە پێشەوە کە تۆ پێویستت بەو پارێ ئەبێت و ڕەنگە ببێ بەهۆی وەبەرهێنانێکی تر ئێمە وەبەرهێنان هەروازین ئیلا بێشتی گەورە بێ وەبەرهێنان جاری وا هەیە لە $100 دەست پێکات خەڵکی ئێستا زۆربەی زۆری کۆمپانیەکان لە ئەوروپا بۆ نمونە ئەچێت چیەکە پشکێکی تێسلا کڕێت بە $80 بێجگەلەوەی کە ئەم پشکە لە داهاتووە فڕی ئەیادایانێ سیرەکات ئەم پشکە بووە لەوانەیە بێت بە 50 وەرەقە خۆ خەڵک چوزانێ یعنی تۆ هەندێک شت هەیە بیکڕەوداینێ ئەو نەزم ئەو چیرۆکەتان بیستوە ئەوەی کە کابرا 2000 بیتکۆینی یاوە بە 2 پیتزا بۆ خۆی و مناڵەکەی لە کۆتایی یاسەیری کە ئێستا 1 بیتکۆین بە 5 دەفتەر و نیوە هەندێک شت هەیە تۆ لە خۆتەوە ئەتەوێت لە خۆتی لابەریت یاخود لە کۆڵ خۆتی کەیتەوە بەڵام لە کۆتاییە ئەمانە سەروەتن ناکرێتەوە ئیلا هەموو شتێک بەوە بزانی کە تۆ زیایە و تەنها کاش لە گیرفان تابێ ئیمڕۆ ئێمەوامان لێ هاتۆ ناو مۆبایلەکانمانە بێ پارەی تیابێ پارەی زیایی تیابێ بۆ نمونە فاسپەیمان هەبێ کە شەوێک کارتێکمان لێ بڕا پێمان زەرور بووین ئەو برادرانی کە قسەیان کە ڕاستەکە لە ئێستاە پارە کەمتر بەشەکات پشتەکان گران بوو هەستیشی پێناکەی بەڵام وەکو وتمان تۆ ئەتوانی هەم وەکو جاران ئەگەر کردو تا شتێکی باشە ماگانە 20,000 بێ 25,000 بێت تا 50,000 بێ بەپێی توانە ئەگەر توانیت ئەوەی کە ئیشەکات مانگی وەرەقەیەکیش دانێ 2 وەرەقە دانێ قەیچێکە ڕۆژێک تۆ پێویستت بەو پارێ ئەبێت لە پڕێکا ئێستا شتێک یێتە پێشەوە بۆ نمونە پشکێکە وەختی خۆی ئەوانەی کە بەداخەوە لای کوردستانە پشکیشیان سووک و ڕسوا کرد وایان لێ کرد بەداخەوە بەڵام ئەکرێت ئێمە ئێستا هەنێک کۆمپانیا بێت یەکێک لەو شتانی کە زۆر گرنگە و بۆ کوردستان ئێستا پێویستمانە شەریکەی پترۆکیمیاوی کە ئەکرێت بە پشکی خەڵک بکرێت زۆرینەی شەریکی نەوتەکانی دنیا شەریکی فڕۆکەوانی تورکیا بە پشکی خەڵک کراوە هەیە شەریکە لەو پرۆژەیە 1 وەرەقەیاوە حەزەکەم لێرە خەڵکیش بیر لەوە بکاتەوە کە پرۆژەی پشک پێک بێنن و قازانجیشکەن هەموو پشکەکانی دنیا قازانجیان کردو تەنها لە کوردستانە یەکجار کە ئێمە کردیان و خەڵک تا ئێستا دیار نییە بەڵام زەرریان کردووە ئەزمونەکان ناشرین بەڵێ ئەزمونەکان ناشرین کرد کاگەر ئەگەر بە کورتی باسی ئەمەم بۆ بکەی ئابووری سەربەخۆ بۆ پیا و گرنگترە یاخۆت بۆ ئافرەت و بۆچی بۆ ئەگەر بۆ هەر کامیکان گرنگ بێ لە ڕاستیە ئابووری سربەخۆ بۆ هەردووکیان گرنگە و زۆریش گرنگە هەچ کەسێک بیەوێت بژی ژیانێکی ئاسوودە و شکۆمەندانە پێویستەکات ئابووریکی سربەخۆی تایبەت بەخۆی هەبێ یاخود هیچ نەبێ بۆ نمونە ئێماڵین مۆزەفیش ئابووری سربەخۆی خۆیەتی بەڵام ئەوەی کە ئێمە لە شەرقا ئاژین و ئافرەتی خۆتەزانی شەرقی زیاتر لەژێر دەستی پیاوایە و لە ڕێی دینەوە وا دانراوە کە ئەبێ پیا و بەخێوی بکات بەڵام ئێمە بێ ئەوەی بێجگەلەوەی کە ئێستا لێکۆڵینەوە لەسەر داهاتی ئافرەتی کوردستان بکەین لە وڵاتانی ئەوروپی چەندین توێژینەوە کراوە 35 هۆکاری زۆر گرنگ هەیە بۆ ئەوەی کە ئەبێ ئافرەت دارایی سربەخۆی هەبێت و ئەم دارایە سربەخۆی وای لێ ئەکات کە سربەخۆی و بڕوابەخۆنی بوونی باتێ ئەگەر کەسێک با بڵین دارایەکی سربەخۆی هەبێ بەبوونی ئەم دارایی سربەخۆیەوە یەکەم بەهێزکردنی ریلیشنشیپێک واتە پەیوەندیەکانی وا ئەبێت خەڵک ئەبینێت چاوی ئەکرێتەوە لە ڕێگەی بۆ نمونەوەکو وتمان ئەو خاتونی کە 100,000 بە تەکسی بەڵام موچەکەی 200,000 بۆ مێنێتەوە بەڵام لە کۆتاییە ئەو چاوی ئەکرێتەوە بەو پارەیە رازی نابێت چونکە باوێکی زۆرە ئیشی کردووە ئەزانێ شتەکان لەکوێ و لەکوانیە خەڵکی تر ئەناسێت پێشنیاری باشی بۆ ئەکرێت ئمڕۆ وەکو وتمان چۆن مەقامەکان کوالیتیان باش بێت خەڵک ئەچێ بۆ لایەن و ئەگەر خەڵکیش خۆی کوالیتی باش بێت بۆ نمونە تۆ ببینێ بە دڵسۆزانە ئیشەکەی 1000 کەس خەڵک هەیە مۆزەفە دەیان دایرە نردیانە بە شوێنی ئەوتویانە وەرە تخوا بالای ئێمە ئیشکە ئەزانن کەسێکی ئیشکەرە ڕێکوپێکە دەست پاکە زمانی پاکە کێشەی نییە کێشە نانێتەوە داوامەکەی بە مەزبوطیەکات یعنی ئەوە کوالیتی کارە پێوتری کوالیتی کار ناگەڕێنیتەوە بۆ ئەوەی کە فرسەتە
تۆ فرسەت ناگەڕێنیتەوە بۆی کە شانس لای ئەو کەسانە چۆن ئەبینی هەنێک کەس ئەیەکە ئیشەکەکە پێش ئەوەی کە دەستی بۆ بەریاڵە شانسم نیەتە باسێکی شانسیشمان بۆ بکەی بە کورتی چونکە لە هەموو دیمانەکانتە بینیمە باسی شانس ئەەکەی باسی فرسەت ئەەکەی باسێکی ئەوەشمان بۆ بکە. بەڵێ لە زانستی ئابوووریە ئەڵێ تۆ فرسەتێکت هەیە بۆ ئەوەی کە هەموو شکستێک وەرگێڕیت بۆ سەرکەوتن. چۆن شکستەکان وەرەگێڕی بۆ سەرکەوتن ئەوەیە ئەو شتانی کە لە ڕابردووە کردوتەوە ئەم جارە مەیکەوە بە شێوەیەکی باشتر بیکە. ئەگەر ئێمە بڵین شانسمان نییە بە دڵنیاییەوە شانسمان نابێت و ئەگەر هاتینە سەر ئەو قەنەعەتەی وتمان من شانسم نییە خۆم دروستی ئەەکەم ئەو کاتە تۆ کەسێکی بەختەوەرێبی و بە دڵنیاییەوە بەرەو سەرکەوت نەچیت چونکە ئێمە ڕاستە لەشمان ئیشەکات بەڵام ئەو کەسی کە هێزەکەمانەتێ مێشکە ئەگەر لە ڕووی سایکۆلۆژیەوە تۆ ئەبێ کە کارێکەکەی ئەبێ ئەم کاری تۆ ئیلا هێزێکی دەرونی بەهێز لە پشتی کارەکەتەوە هەبێت ئەمەیەوات لە یەکات کە تۆ بەیانی سعات 6 چی بۆ کار 6 ئێوارەیەوە لە کاتێکە خەڵک لە ناو جێگایە خەوتووە خۆ لەوانەیە تۆش حەز بکەی وەکو ئەو بیت بەڵام ئەم خۆشەویستی تۆ بۆ کارەکەت وات لە یەکە کە هێز بکەیت. تەڵال ئەبوو غەزالە لە یەکێک لە دیمانەکانی ئەڵێ ئەو کەسانی کە بەردەوام خەوتون یاخود بێتاقەتن هیچ چێژێک لە ژیانە نابینن هەر خەوتو یعنی چێژ لە ژیانی چی بینی ئیش ناکە بێزار بووە بێزارە بێ لە خۆی ینی تۆ لە خۆشترین شوێنی ئەم دنیاە بیت وردە وردە لی بێزارەبی ئینسان وا ڕاهاتۆ پێویستی بە چۆن سێژەمە پێویستی بە سێجار ناخواردن هەیە بەردەوام پێویستی بە گۆڕانی کەشەکانی هەیە پێویستی بەوە هەیە خەڵکی تازە بناسێ پێویستی بەوە هەیە ماوەیەکی پێش ئێستا خەڵک زۆر باوی فەیسبوک بوو زۆر خۆش بوو شتێکی زۆر مهم بوو ئێستا خەریکە باوی نامێنێ ینی خۆ هەر عینی فەیسبوکەی جارانە ئێستا وای لێ هاتووە خەڵک ئاچێتە هەوڵی پرۆگرامی ترەیە یەک شتی تر کە بن زۆر حەزەکەم باسی کەم ئەوەیە ئێمە تا ئێستا فێر نەبووین ئیداری کات چۆن بتوانین ئیداری کاتی خۆمان بین ئێمە هەمومان کاتمان لەبەردەستایە شەوان لە ماڵەوە دانیشتوین من دیقەتەیەم هەندێک کەس لە فەیسبوکەکانیانە یاخود بە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە مەشغوڵ و تەنها ئەوەیە پێ ئەکەن و ئەوە هەندێک کەسیش لەگەڵ ئەوانە یاخود لەوانەیە لە خەر ئەندامی خێزانەکەی خۆیان ئەچێت بۆ بابەتە پەروەردەیەکانە گەڕێ زۆر کەس هەیە ئیستا ئینگلیزیێکی زۆر باش دەزانێت تەنها بە فەیسبوک ئەڵێن تیکتۆک شتێکی زۆر خراپە ڕاستەکە خۆشتی خراپی تایە بەڵام ئەتوانی بە خراپ بەکارینێنی ئەوەنەی بابەتی باش لە تیکتۆکە هەیە بڕوا بکە کەناڵی وا زۆر گرنگی ئینگلیزی تایە فێربوونی ئینگلیزی لەخوا بە زیاد بێت وە کوڕگەنجەکانی خۆشمان کچەکانی یەکدوانێکی تایە هەر زۆر زۆر ئەکتیڤن کچێکی تیا وازم ڕێبینی ناوە هەر زۆر شتێکی باشە و حەزەکەم هەموو کەس گوێ لێ بگرێت وە خوبەنە ئەو لایەنە پەروەردەیانە خەڵک فەیسبوک باش نییە بەڵام ئێستا لێ هات هەموو کەسە فەیسبوکی هەمووی بۆ ئیش و کار بەکارێنێ بۆ زۆر شت بۆ ڕکلامەکانی خۆی بەکارهێنێ کابرا دوکانێکی جلی هەیە وێنەی جلەکانی تیا بڵاوەکاتەوە یارمەتی دەرێکە بۆ ئەوەی کە خەڵک بناسێت و پارێکی زیاتری پێڕیا بکات. زۆر ڕاستە کاک ئەر حەزم کرد پرسیاری کۆتاییم ئەوە بێ کە تۆ لەگەڵ ئەوەی کە ئابووری ناسێکی باشی لەگەڵی فەلەک ناسێکی باشیشیت نووسەرێکی باشیشیت باسی ئەوە کردوت کە چەند کتێبێکی هەبوو لە پیجەکەت بینیم لە ئەکاونتەکە بۆ بورە باسێکی ئەم کتێبانەمان بۆ بکەی ئەم کتێبانە چەند کتێبێکە هەیە ناوەڕۆکەکەیان باز لە چیەکە بەرهەمی تازەت هەیە وەکوتم من فرەلایەنم لەبەرەوەیکەوە حەزم لە شتی تازەیە بەردەوام حەزم لە شتە تازەکان بووە کە ئینتەرنێت هات تازە ئینتەرنێت هاتبوو کتێبێکم نووسی لەسەر چۆنەتی فێربوونی ئینتەرنێت بڕوا بکە من 1000 دانم لێ چاپ کرد بە 3 ڕۆژنەما هەتاوەکوێ ئێستا 1000 نوسخەمان لێ چاپ کردووە 10 جار چاپ کراوەتەوە هەچەنە ئێمە ئەو کاتە ئەکسپلۆرەرێکی کۆن بوو خەڵکەکان خاو بوو بانی زۆر بە ناخۆشی ئیشیانە کرد زۆر دڵخۆشم بۆی کە من توانیومە بەشدار بم لەوەی کە خەڵک فێری ئینتەرنێت بێت بە کتێبێکی 1000 دیناری ئەو کاتە کتێبە 70 پەڕەیەک بوو کتێبم نووسیوە لەسەر فێربوونی کۆمپیوتەر ینی وۆرد ئەمە دانەیەکی تریان هەر زۆر خۆش بوو کە ینی خەڵک پرسیاری ئەوەت لێکە ئەمە چۆنەکەی
من لەگەڵ ئەوەی کە فێری بووم خۆشم ئیشم تیا کردووە مدەیەک دوکانی کۆمپیوتەرم هەبوو ئەو کەسەی کاڵێ ئیشی تیاکە زۆر شارەزاترە بێ لە ئەکادیمیەکانی تر بەڵێ کتێبی ترم هەیە لەسەر فەلەکناسی لەسەر پێشبینی و بۆ پێشبینیەکانیش بەردەوام من سوودم لە ئینتەرنێت بینیوە و بڕواشم وایە بەردەوام ئینتەرنێت سوود بە هەموو کەسێکە گەێنێ ئەگەر بزانیت چۆن بەکارێنی بەدڵنیاییەوە خۆشەویستی پارە گونجان نهێنی دڵی کوڕان و کچان ئەم تایتڵات چۆن یەکیان گرتوێتەوە ئەوە کتێبی بەخزانیە و ئەگەر لێتان بۆتان ئاشکراکەم کتێبی بەخزانی وەختی خۆی لە زۆر کۆنەوە هەبووە هەتا گەیشتووە بە دەستی ناپلیۆن ناپلیۆن ئەم بەخدنامەی بەکارهێناوە لە ژیانیا و لە کاتێکا کە لە شەڕەکانیا شکا ئەم کتێبە لە با بڵێن لە ناوشتە بە نرخەکانیا دەستی بەسەرا گیرا و لە دوایە بڵاو کرایە و لە بڵاوکردنەوەکەشە تا ئێستا چەند گۆڕانکاریی بەسەر هاتووە و آخر گۆڕانکاریش کە من تیاما کردووە ئەم دانەیە کە ئێستا لە بەردەستانایە و لە بازاڕایە 21 ساڵ پێش ئێستا ئەو کتێبم چاپ کردووە بەڵام لەبەرەوەی کە ماوەیەکی لەمە پێش زۆر خەڵک داوای ئەکردەوە لە ئینتەرنێتە کەسانێک هەبوون بازرگانیان پێوە کرد بە 25,000 بە 30,000 بە 50,000 فرۆشتاوە ئەیتر وتم بە هیچ نەبێ چاپی کەمەوە و چاپێکی جوانتر بێت و بە هەرزانتری سە بە 3,000 لە بازار خەڵک دەتوانن بیکڕن دەستە خۆش بە دیارێکی زۆر بە سوودەی زۆر سپاس دەستە خۆش بە ئەمەی چیوەمان نەماوە کاگەیار ئەگەر تۆ شتێک ما بە حەز بکەی قسەی لەسەر بکەیت بەڵێ من حەزەکەم تەنها بۆ خێزانە بەڕێزەکان ئێستا فرسەتێکی باش هەیە و چەند جارێکیش وتومەتەوە ئەو خانمانە کچەکانتان خێزانەکانتان یاخود خۆتان بیر لەوە بکەنەوە کار بکەن و داواش لە حکومەت و بەڕێز پارێزگار و قایمقامیەت و ئەوە ناکەم شوێنی تایبەت و شوێنی تازە بکەنەوە بۆ کەسابەت لە چەندین شوێنی دنیاە خەڵکە چێ بۆ خواردنی کللتوری با ئێمەش چەند شوێنێکمان هەبێت سەرجادەکانیان بۆ حازرکەن کۆشکیان بۆ بکەنەوە خواردنی کللتوری هەبێت ئێستا خەڵک فێر بووە پێشنگای خۆماڵیە کاتەوە ئەمانە شتێکی باشن من داوا لەو کەساناکەم کە خوشکیان هەیە یارمەتی خوشکەکانیان بن ئەگەر کارێک هەبوو هاوکاریان بکەن ڕێگریان لێ نەکەن چونکە بەڕاستی هەتاوەکو ئافرەتان کاریان هەبێت و ئازاد بن کارەکان ئاسانترە بێت لەخوا بەزیابێ خەڵکەکان ئێستا پێشکەوتوترن من ئافرەتە ناسم بەشداریەکە لە خولی سەرچاکردنی پیاوانەوە ئێستا چەند ئافرەتێک هەیە لە بازارە خەریکی ئەو کارن یعنی هەموو ئیشێک پیرۆزە هیچ ئیشێک عیب نییە هەموو ئیشەکان جوانن گرنگ ئەوەی ئینسانەکە خۆی یعنی کاتێک ئیشێک ناشرینە کە تۆ بچی کابرا بتخەڵەتێنێ ئەم ئیشە حەچ ئیشێک بێت گرنگترین ئیشیش بێ لە دنیا ئەم ئیشە بەڕاستی جوان نییە و عیبە زۆر ڕاستە زۆر زۆر سپاس بۆ بەڕێز کاگایار کە ئەمڕۆ میوان بوو لە لامان زۆر سپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرنامەکەمان دۆلفینسی تا بەرنمەیەکی تر هەشاد بن خواتان لەگەڵ زۆر سپاس بۆ ئێوەش مەمنون زۆر سپاس بەخێر بێ بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەشکرا.